باش شێدا باشیت چیتە؟ نازانم کو پێ بڵێم شێدا چیم پێ بڵێیت؟ چیم پێ بڵێیت دە قسە بکە؟ ئەمن بڕیاری خۆمدایە بڕیاری چی؟ دەمەوێت تەلاقت بدەم ڕەشید چۆن شتێکی وا لەگەڵ من ناکەیت؟ چۆن نەتوانیت وا بە ئاسانی واز لە من بێنیت؟ شەیدا تێبگە هەموو قسەمان لەسەر دەکەن خزمە هە قسەی دەکا جیرانە هە قسەی دەکا دەچمە هەر جەیەک هە قسەی دەکەن نازانم چ بکەم ئەتە چ بە من دەڵێ چۆن تۆ گرنگی بە قسەی ئەوانەیت یانی منەوە نەگرنگ بووم لە لای تۆ شەیدا گرنگی لەلام نا نا ئەی ئەو خۆشەویستیە شەیدا داکت سەبەبە داکت وی لە تو کردەکە مە ژیانمان ئەوها بەسەر بێ تۆ خۆت منت ناوێ ئەوەکەی بە بەهانە ئەگەر نا قسەی خەڵکی کەی گرنگە ئەگەر تۆ بەڕاستی منە بویست بایە قەت بە حیاتی ئەو قسانت ناکرد ڕەشید چۆن نەتوانیت بە ئاسانی واز لە من بێنی چۆن نەتوانیت شەیدا ئەمن کەسایەتی مەیە خەڵک دەمناسی هەر دەچمە هەر لایەکی خزمە جیرانە هەر پێم دەڵێن هەموو کەس پێم دەڵێن بە من دەڵی چی ئەوە چ بکەم کەواتە ئێرە بەجێڵین ئەچینە شارێکی دوور کە کەس نەمان ناسێت شەیدا ناتارم داکەم بەجێ بێڵم شەیدا ئەی من چی وازم لێنی دوا بە ئاسانی ببوورم بڕیاری خۆمدا تۆ ڕەشید تکایە ئەوە مەکە شەیدا سێکە ژیانم وێرانە بێت شەیدا با لێرە کۆتایی پێ بێتەوە ڕەشید تکایە بمبوورە تکایە ئێستاش پێم بڵێن لە بەرچی دەتانەوێت جیاب بنەوە لەگەڵ ئێک ناحەوێنەوە یان کێشەتان هەیە کاک ڕەشید زەحمەت نەبی قسەی بکە قوربان ناگونجێ لەگەڵ یەکتر لەبەر چێ کێشەتان چیان گۆ قوربان نە خواردنەچی دەزانی تەنانەت ژیانی مێردایەتیشیت نازانیەوە من خواردن نا نازانم قوربان مەبەستم ئەوە نەبوو خواردن بەڵام لە ژیانی ژنی مێردایەتی هیچ شتێک نازانی قوربان تکا لێ دەکەم لێت دەپاڕێمەوە دەمێت لەو ئافرەتەی جیا ببمەوە نامەوێت بیبینم بە من بیکۆرە بم نەیبینمەوە ئافرەتەی سەبر دەنگە خۆت بەرزمەکەوە معقول ئەنگۆ هاتنێت جیاب بنەوە لەسەر خواردن چییە فێر دەبی ئەنگۆ کێشترتان هەیە لەوەی گەورەترە تکای ئەو باسکەن قوربان لێت دەپاڕێمەوە دووبارە گوتمەوە قوربان تکا دەکەم دەمێت لەو ئافرەتەی جیا بمەوە نامەوێت بیبینم ناحەیەمەوە لەگەڵ ئەو ئافرەتەی قوربان جیابوونەوەم دەوێت لەگەڵ باش تەوە پێم برێ سەبەبەکە چییە سەبەبەش مقنعم دێ ناگونجێ قوربان ئەچ دەری گەلۆ نییە لەگەڵ نابژی منیش نامەوێت لەگەڵی بژیم منیش ئەمەوێت جیا بمەوە ئەنگۆ کێشەتان نییە ئەنگۆ لێک تێنگەیشتنتان هەیە تکایە لێک تێبگەن زەواز چ پیرۆزە تکایە بۆ نوعی تەعامل لەگەڵ مەکەن قوربان لێت دەپاڕێمەوە تکای ئەو خوایەتی دەکەم شێت بوو بشێت کاکە تو بە مەسەلەکەی تێناگەی قوربان تکاتی دەکەم قوربان تکا دەکەم دەبێت لەو ئافرەتەی جیا بمەوە نامەوێت بیبینم